بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیڤی بە بەرنامەیەکی دیکەی لە بەرنامەکانی کرێکار بەیەکەوەین. هەردەم و لە هەموو دیدارێکماندا هەوڵی بەرنامەی کرێکار ئەوە بووەکە ئەو ڕوانگە و بۆچوون و زانیارانە کە پەیوەندی بە خەباتی کرێکارانەوە هەیە بەو شێوەی کە شیاوی ئەو مەسەلە گرینگە واتە گەشەی بزوتنەوەی کرێکاری کوردستان بێت ئاراستە و پێشکەشی بکات. لە دیداری ئەم جارەمان دەپەرژینە سەر تەبلیغاتە دژبەرەکان دژ بە بیرۆکەی کرێکاری لە کوردستان و ئێراندا. پاش هەواڵە کرێکاریەکان لەگەڵ میوانی بەرنامەکە بۆ درێژێ باسەکەمان دێمەولاتە. هێزی ئینتیزامی کاسبکارێکی خەڵکی سەلاسی باوەجانی دەکوژێت. لە درێژەی تەقەکردنەکانی هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی کاسبکارێکی سەلاسی باوەجانی گیانی لەدەست ئەدات. بەپێی هەواڵی گەیشتوو بە ئاسۆی ڕۆژهەڵات سەر لە بەیانی ئەمڕۆ پێنجشەممە 16 گەلاوێژ کاسبکارێکی خەڵکی سەلاسی باوەجانی بە ناوی وەزیر مەحموودی کوڕی حسین 45 ساڵ تەمەن لە سەیرانگای نزیک گوندی قاڵیچە بەهۆی تەقەی ڕاستەخۆی هێزە ئینتیزامیەکان کوژراوە. سەرچاوەیەک کە نەیویستوە ناوی ئاشکرا بکرێت بە ئاسۆی ڕۆژهەڵاتی ڕاگەیاندووە کە ئەم کاسبکارە ماشینی لە جۆری تویتای پێبووە و هێزە ئینتیزامیەکان گومانی ئەوەیان لێکردووە کە ماشینەکەی هەڵگری باری قاچاغ بووە بۆ بۆنەوە تەقەیان لێکردو و لە ئەنجامی تەقەکەدا گیانی لەدەستداوە. تەقەکردن و کوشتنی ئەم کاسبکارە کوردەی خەڵکی سەلاسی باوەجانی لە کاتێکدایە کە پێشووتر بەپێی هەواڵی گەیشتوو بە ئاسۆی ڕۆژهەڵات ڕۆژی هەینی 10 گەلاوێژ کاسبکارێکی خەڵکی جوانڕۆ بە ناوی سالار کەلاشی کوڕی شامرات بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزە ئینتیزامیەکان گیانی لەدەست ئەدات. سەرچاوەیەک کە نەیویستوە ناوی ئاشکرا بکرێت بە ئاسۆی ڕۆژهەڵاتی ڕاگەیاندووە کە ئەم کاسبکارە لە کاتێکدا بە ماتۆر بێنزینی کێشاوە تەقەی لێکراوە دەستبەجێ گیانی لەدەستداوە. ئەمە لە کاتێکدایە کە بەپێی ئەو زانیاریانەی بەدەستی ئاسۆی ڕۆژهەڵات سەر لە بەیانی پێنجشەممە 9 گەلاوێژ کاتژمێر 5:30 لە ئەنجامی تەقەی ڕاستەوخۆی هێزە ئینتیزامیەکان کاسبکارێکی خەڵکی شاری سەلاسی باوەجانی بە ناوی حسین بانی هۆیە لەسەر پانی سەر بە ناوچەی شێخسێڵە گیانی لەدەست ئەدات. بەپێی سەرچاوەی هەواڵەکە ناوبراو خاوەن ماشین لە جۆری سایپا بووە و هێزە ئینتیزامیەکان گومانی باری قاچاقیان لێکردووە بۆ بۆنەوە تەقەی لێ دەکەن و لە ئەنجامدا گیانی لەدەست ئەدات. شایانی باسن ناوبراو بۆ نەخۆشخانەی شاری جوانڕۆ گواستراوەتەوە. هەر لەو پەیوەندەدا بە تەقەکردن لە کاسبکارانی کورد و بەپێی ئەو هەواڵەی پێشووتر بە ناوەندی ئاسۆی ڕۆژهەڵات گەیشت بوو ئێوارەی ڕۆژی پێنجشەممە 2 گەلاوێژ هێزەکانی سپەی پاسداران ماشینێکی بارهەڵگریاندایە بەردەست ڕێژی گولە و شۆفیرەکەی بە ناوی حەبیب قادری بە توندی بریندار بوو بە مەبەستی چارەسەری پزیشکی ڕەوانەی بیمارستانی تاڵەقانی کرماشان کرا. جێگەی ئاماژەیە هەر ئەو ڕۆژە هێزەکانی سپا دیسان ماتۆرسوارەکان بەهۆی هەڵگرتنی کەپسولی گاز لە ناوچە سنووریەکاندایە بەردەست ڕێژی گولە و بەهۆی بەرکەوتنی فیشەک لە بەشی لاق بە توندی بریندار دەبێت و ئەویش ڕەوانەی یەکێک لە نەخۆشخانەکانی کرماشان دەکرێت. دەبارەت بە کوشتنی کاسبکاران و بەپێی هەواڵ نێریە نێوخۆیەکان سەر لە بەیانی ڕێکەوتی 2 گەلاوێژی 1393 هەتاوی لە یەکێک لە ناوچە سنووریەکانی کوزەڕەشی شاری سەلماس هێزەکانی ئینتیزامی کۆمەڵێک لە شارومەندانی کوردی سەرسنوور بە گومانی هەڵگرتنی شتومەکی قاچاق دەدەنە بەر تەقەی ڕاستەوخۆ کە بەهۆی ئەو تەقانە شارومەندێکی کورد بە ناوی محەممەد خانیزادە بە توندی بریندار دەبێت. ئەم کۆڵبەرە کووردە فیشەک بەرسنگی دەکەوێت و ئێستاکە لە بارودۆخێکی تەندروستی ناجێگیرە. برینداربوونی ئەم کۆڵبەرە کووردە پاش ئەوە هاتووە کە ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 24 پوشبەر کۆڵبەرێکی کورد بە ناوی ئەیوب فەقیزادە 26 ساڵ تەمەن لە کاتی کۆڵبەریدا لە ناوچەی پیرانشار لەلایەن هێزەکانی سپا و هێزە ئینتیزامیەکان بە تەقەی ڕاستەوخۆ بە توندی بریندار دەبێت. ئەم کۆڵبەرە لەلایەن خەڵکی ئەو ناوچەوەیەوە گواسترایەوە بۆ نەخۆشخانە. هەر لەو پەیوەندەدا لە ڕۆژانی چوارشەمە و پێنجشەمەی ڕابردوو 18 و 19 پوشبەر کۆڵبەرێک بەپێی هەواڵێکی هێرانە بەناوی مەحموود عەلەمهولی کوڕی عەلی خەڵکی گوندی قەزەڵحەقی ماکۆ ڕۆژی چوارشەممە 18 پوشبەر لە کاتی کۆڵبەریدا لەسەر سنوور کرایە ئامانجی تەقەی هێزە ئەمنیەتیەکان و گیانی لەدەستدا. هەر لە درێژەی تەقەکردن لە کاسبکارانی کورد ڕۆژی پێنجشەممە 19 پوشبەر شوێنێکی دیکەی سەرسنوور هێزە ئەمنیەتیەکان تەقە لە کاسبکارێکی دیکە بەناوی مەحموود عەبدی لەسەر ناوچەی قتوری سەر بە شاری خۆی دەکەن و لە ئەنجامی بەرکەوتنی چەندین فیشەک بە توندی بریندار دەبێت. کوشتن و برینداربوونی ئەم دوو کۆڵبەرە پاش ئەوە دێت کە شەوی دووشەممە لەسەر سێشەممە 18 پوشبەر لە ناوچەکانی وێزە و کانیڕەشی سەر بە ناوچەی چۆمان هێزەکانی پاسدارانی سەر سنووری کۆماری ئیسلامی ئێران تەقە لە کاروانێکی کاسبکارێکی کوردەکەن و دوو کاسبکاری دانیشتوی پیرانشار دەکرێنە ئامانج و لەلایەن خەڵکی ئەو ناوچەیەوە دەگوازرێنەوە بۆ نەخۆشخانە. کۆبوونەوەی ناڕەزایەتی 100 کرێکاری نەساجی کاشان لە بەردەم دەفتەری نوێنەرایەتی و شارە. کرێکارانی کارخانەی نەساجی کاشان
بەهۆی پشتگوێخستن و کەمتەرخەمی بەرپرسان لە چارەسەرکردنی کێشەکانیان کۆبوونەوەی ناڕەزایەتیان ڕێکخست. بە پێی هەواڵەکان کرێکارانی ناڕازی بە گرتبوونەوە لە بەرامبەر دەفتەری نوێنەرایەتی شاری کاشان خوازیاری وەڵامدانەوەیەکی ڕاست و دروستی بەرپرسان سەبارەت بە کێشە و گرفتەکانیان بوون. محسن ڕەمەزانی نوێنەری کرێکارانی کارخانەی نەساجی کاشان لەم بارەوە ڕایگەیاندووە کرێکاران خوازیاری وەرگرتنی حەقدەستەوە دواخراوەکان بە دووادەچوون بە پرسی خانەنشینکردنی پێشوەخت و سەنەواتی کرێکارانی خانەنشینکراو بوون. ئەو نوێنەرە لە درێژەدا وتی کرێکارانی ناڕازی لە چاوپێکەوتن لەگەڵ نوێنەری کاشان جەختیان کردووەتەوە لە ئەگەری چارەسەر نەکردنی کێشە چەندین ساڵەکانیان ناچار دەبن کە لەگەڵ بنەماڵەکانیان سەفەر بۆ تاران بکەن و لە بەردەم بنای ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی کۆ ببنەوە و ناڕەزایەتی خۆیان درێژە بدەن. محسن ڕەمەزانی وتیشی کرێکاران بە سکاڵا بەرزکردنەوە بە بۆنەی 2 ساڵ سەرگەردانی و ژیان بەسەربردن لە دۆخێکی کورددەستی جەختی کردەوە چاوەڕوانی و سەبری ئەوان لە درێژەی ئەم چەند ساڵەدا لە بەرامبەر ئەو کردەوە نایاساییانە دەرەنجامێک جگە لە کارکردنی زیاتر نەبووە. بە وتەی و کرێکارە ئێستاکە پتر لە 4000 کەس لە کرێکارانی ڕستن و چنینی کاشان تووشی کێشەی حەقدەستی وەدواکەوتووی سەنەواتەکانیان و خاوەنکار بە هەر یەکە لەو کرێکارانە 20 بۆ 50 میلیۆن تمەن حەقدەستی پێنەدرا و سەنەوات قەرزارە. گیان لە دەستدانی کرێکارێک بەهۆی ڕوخانی تونێل لە شاری خۆی. لە شاری خۆی کرێکارێک بەهۆی ڕوخانی تونێلی شرکتێکی سەرسازی گیانی لەدەستدا. بەپێی هەواڵە نێوخۆیەکان کرێکارێکی شرکتی بێتۆن ئارمین بە ناوی مەحموود عەزیمینیا دانیشتی تازە شاری سەربەست سەلماس کە لە پرۆژەی بەنداوی شەهید ئەکبەری خۆی خەریکی کارکردن بوو بەهۆی ڕوخانی تونێل گیانی لەدەستدا. ئەو ڕووداوە بەهۆی کەمتەرخەمی و مهندسی نەبوونی شوێن و شێوەی هەڵکەندنی ئەو تونێلە ڕووی داوە. مردنی ئەم کرێکارە کوردە پاش ئەوە دێت کە پێشووتر و بەپێی هەواڵی گەیشتوو بە ئاسۆی ڕۆژهەڵات ڕۆژی چوارشەممە یەکی گەلاوێژ کرێکارێک بە ناوی سەلام 22 ساڵ تەمەن لە کاتی کارکردن لە بینایەک لە شاری سەقز گیانی لەدەست ئەدات. هەر سەبارەت بە گیان لەدەستانی کرێکاران لە ماوەی ڕابردوو لە ڕۆژی پێنجشەممە دوی گەلاوێژ 2 کرێکاری شارەداری شاری ماکۆ لە کاتی کارکردندا لە سەربانی بینایەکی نیوەکاری ئاینی بەردەبنەوە بە توندی بریندار دەبن. یەکێک لەو کرێکارانە لە کاتی گواستنەوەی بۆ نەخۆشخانە گیانی لەدەست ئەدات. بەپێی ئەو هەواڵە ئەو کرێکاری دیکەش بەهۆی نالەباری دۆخی جەستەیی و قوڵی برینەکەی لە بەشی ئایسی و نەخۆشخانەی ورمێ ڕایگیراوە. هەر سەبارەت بە گیان لەدەستدانی کرێکاران بەهۆی ڕووداوی کار و بەپێی هەواڵی هێرانە ڕۆژی شەممە 28 پوشپەر کرێکارێکی بیناسازی لە ورمێ بەهۆی بەربوونەوەی لەو بینایی کاری تێدا دەکرد گیانی لەدەستدا. یەکێک لە شایەت حاڵانی ئەم ڕووداوە ڕایگەیاندووە هۆکاری بەربوونەوەی بێهنام ئەیازی نەبوونی ئامرازی پێویستی خۆپاراستن بووە. هەروەها لە درێژەدا وتی بێهنام ئەیازی دانیشتی گوندی سۆمابرادۆستە و یەکێک لە کرێکارانی ژێرهێڵی هەژاری و لە بارودۆخێکی دژوار ژیانی بەسەر دەبرد. خێزاندار و خاوەن منداڵێک بوو کەوت نەخوارەوە گیان لە دەستدانی ئەم کرێکارە پاش ئەوە دێت کە ئاسۆی ڕۆژهەڵات بڕاوی کردووەوە کە کیانوژوەیسی 35 ساڵ تەمەن خەڵکی گوندی مرواری سەر بە شاری کامێران بەهۆی نەبوونی شارەزایی تەواو لە کارەکەی و هەروەها نەبوونی پێداویستی خۆپاراستن لە کاتی کارکردندا لە بەرزایی دەکەوێتە خوارەوە. ئەم کرێکارە کوردە پاش ئەو ڕووداوە بۆ نەخۆشخانە دۆگوازرێتەوە و دوای 3 ڕۆژمانەوە و بربەرەکانی لەگەڵ مەرگ ئەمڕۆ سێشەممە 7 پوشپەر گیانی لەدەستدا. گیان لە دەستدانی ئەم کرێکارە لە کاتێکدایە کە ڕۆژی دووشەممە ڕێکەوتی نوێی پوشپەر حسین نەبیزادە ناسرا و بە حسین شکاک خەڵکی گوندی سینگانی سەر بە شاری شنۆ لەسەر داربەست و لە کاتی کارکردندا دەکەوێتە خوارەوە. ناوبراو بەهۆی قورسی ئازارەکەیەوە بۆ نەخۆشخانەی شاری ورمێ دەگوازرێتەوە. پاش 3 ڕۆژ بربەرەکانی لەگەڵ مەرگ ڕۆژی چوارشەممە 11 پوشپەر گیانی لەدەست ئەدات و لە شاری شنۆ تەرمەکەی بە خاک دەسپێرن. پاساوی هەڵەکانی خاوەنکار ناڕەزایەتی کرێکارانی لێکەوتەوە. خاوەنکار کرێکاران بە کەمتەرخەمی لەمەڕ لە بەرچاونەگرتنی خاڵە ئیمەنیەکان تۆمەتبار دەکەن و لە بەرامبەرشدا ناڕەزایەتی کرێکارانی لێ دەکەوێتەوە. بە تێپەڕبوونی زیاتر لە 1 مانگ لە ڕووداوی خنکانی کرێکارێکی کۆمپانیای پەیمانکاری تێسکۆ لە ناوچەی پارسی جنوبی ئەسەلوویە بەهۆی هەڵمەژینی گازی نیترۆژن ژمارەیەک لە کرێکارانی ئەو ناوچەیە بە هەواڵنێریە نێوخۆیەکانیان ڕاگەیاندووە. هۆکاری ڕوودانی ئەو کارەساتە بە پێچەوانەی ئەو وتانەی کە خاوەنکار باسی دەکات هەڵەی کرێکار نەبووە بەڵکو تاوانباری سەرەکی خودی خاوەنکارە. یەکێک لەو کرێکارانە کە نەیویستوە ناوەکەی ئاشکرا بکرێت وتویە لە حاڵەتی هەر جۆرە کێشەیەک لە کۆگاکاندا تابلۆی هاتنە ژوورەوە قەدەغەیە لە سەریاندا هەڵدەواترێت بەڵام ئەو کاتێک کە ئەو ڕووداوە پێشاتووە هیچ جۆرە تابلۆیەکی ئاگادارکردنەوە لەسەر کۆگاکەدا نەبووە کە پێش بە چوونە ژوورەوەی ئەو کرێکارەی کارناسی بواری برخ بگرێت.
لەلایەکی دیکەوە ئەو کرێکارەی کە گیانی لە دەستداوە کارناسی بواری برق بووە و شارەزایی لە یاسا و خاڵە ئیمەنیەکانی کارەکەیدا بووە، هەر بۆیە ئەو شارەزاییە و ئەو ئەزموونە ڕێگر بووە لە ڕوودانی وەها هەڵەیەک لەلایەن کرێکارەوە. ئەو کرێکارە سەرەڕای بە تاوانبارناسینی خاوەنکار و بەشی کاروباری ئیمەنی وتی ڕوودانی وەها کارە سەدگەلێکی لەو چەشنا لە ناوچەکەدا زۆر ڕوودەدات و خاوەنکار بە ئاسانی و بە کەڵگوەرگرتن لە تۆمەتی کەمتەرخەمی کرێکاران بەهۆی لە بەرچاو نەگرتنی خاڵە ئیمەنیەکان کرێکاری قوربانی بە تاوانبار دەناسێنن. 4 بۆ 7 ملیۆن کەس لە ئێران 2 پیشە و 3 پیشان. هەواڵنێریە نێوخۆیەکان لە زاری کارناسیەکەوە نووسەتی لە نێوان 28 تاسی لە سەری کەسانی پیشەدار لە ئێران پیشەی دووەم و سێمیشیان هەیە. بەپێی ئەم راپۆرتە 22 لە سەری پیشەداران حەزیان لە بوونی پیشەی دووەم و سێهەمیش هەیە. لە نێوان 4 بۆ 7 ملیۆن کەس لە ئێران 2 پیشە و 3 پیشەن و زیاتر لە 5 ملیۆن کەسیش بە دوای پیشەی دووەم و سێهەم دەگەڕێن. ئەم سەرژمێریەی هەواڵنێریە نێوخۆیەکان لە زاری کارناسێکی بازاری کار بڵاو دەکرێتەوە. ئەم راپۆرتە گۆڕانی شێوازی ژیان لە 20 ساڵی ڕابردوو، دابەزینی نرخی پوڵ و هەروەها بەرزبوونەوەی نرخ و تێچووەکان وەکو هۆکارە سەرەکیەکانی خەڵک بۆ کارکردن لە پیشەی دووەم و سێهەم زانیوە. ئەم سەرژمێریە پەیوەندی بە کەسانێکەوە هەیە کە لە بەشی دەوڵەتی و نەودەوڵەتیەکانەوە کار دەکەن. موسلیم خانی کارناسی بازاڕی کە لە راپۆرتە نێوخۆیەکان وتەکانی ئەوانی وەکو بەڵگە هێناوەتەوە. لەم بارەیەوە وتی بەرزبوونەوەی تێچووەکانی ژیان، خۆڕاگری، قانعبوون، دابەزینی بەهای قەران و حەقدەست و موچەی خواری ئێران بە بڕوارد لەگەڵ کۆمەڵێک لە وڵاتەکان گرنگترینی ئەو هۆکارانەیە کە بۆتە هۆی ئەوەی بە چەند ملیۆن کەس 12 بۆ 16 کاتژمێر لە شەو و ڕۆژ لە بازاڕەکانی کاردا بن. ئەمە لە حاڵێکدایە بەپێی سەرژمێری فەرمی ئێستاکە لانیکەم 2 ملیۆن و 500,000 کەس لە ئێران لە بێکاری تەواو بەسەر دەبن. بەپێی دوایین زایەنیاریەکانی ناوەندی سەرژمێری ئێران 22 لە سەدی کەسانی 15 بۆ 29 ساڵ لە ئێران بێکارن. بانکی ناوەندی ئێران لە ڕەشەمەی ساڵی ڕابردوو ڕایگەیاند کە لانیکەمی سەبەدی کاڵای خانەواری ئێرانی لە پارێزگای تاران 1,763,000 تمەنە لە حاڵێکدا نیوەنجی موچەی وەرگێڕاوی ئەو کەسانە کە یاسای کار دەیانگێڕێتەوە بۆ ساڵی 1392 933,000 تمەن بووە. لەم بارودۆخەدا داوای پیشەی دووەم و سێهەم کردن داوایەکی نابەجێ نیە. ڕوونە موسلیم خانی بە پشتبەستن بەم خاڵەوە وتیەتی کە نزیکی 17 هۆکاری سەرەکی بۆ ڕووهێنانەوەی پیشەی دووەم و سێهەم بوونی هەیە، بەڵام سەرەکیترین هۆکار کەمبوونی ئەو بڕەپوڵەیە کە بۆ دابینکردنی تێچۆکانی بنەماڵە وەری دەگرن. گرفتی کرێکارانی ژن لە شاری ماکۆ لە حاڵی پەرەسەندندایە. سەرۆکی ئێتیحادیەی ژنانی کرێکاری شاری ماکۆ ناڕەزایەتی خۆی سەبارەت بە کەمتەرخەمی چاوەدێرانی ئیدارەی بازرسی وەزارەتی تەعاون کار و ڕەفاهی کۆمەڵایەتی دەربڕی. بەپێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان، معسومە وەلیپور سەرۆکی ئێتیحادیەی ژنانی کرێکاری شاری ماکۆ لە ئاماژە بە کەمتەرخەمی چاوەدێرانی وەزارەتی کار وتی نەبوونی هاوسەنگی لە نێوان داوا و پێشکەشکار لە بازاڕی کاردا بواتە سەرباری باقی گرفتەکانی دیکەی کرێکاری بۆ ئەوەی کە کەمکاریەکانی چاوەدێرانی وەزارەتی کار ببینن. ئەو هەروەها سەبارەت بە زۆربوونی ژنانی کرێکار وتی لە زۆرێک لە بنکە پیشەیەکانی ئێران ژنان ئامادەن لە دژوارترین دۆختا و بەشاردنەوەی هەڵسوکەوتی نایاسایی خاوەنکاران کار بکەن. ئەو چالاکە کرێکاریە وتی دانی هەغدەستی کەمتر لە پەسەندکراوی وەزارەتی کار و پێشگرتن بە زەماوەند لە حاڵەتەکانی پێشێلکردنی مافی یاسایی کرێکارانی ژنە. سەرۆکی ئێتیحادیەی ژنانی کرێکاری ماکۆ لە کۆتاییدا گرنگترین گرفتی ئێستای کۆمەلگای کرێکاری ئێرانی نەبوونی ئەمنیەتی پیشەیی ڕاگەیاند. هەر سەبارەت بە پێشێلکردنی مافەکانی ژنانی کرێکار، ڕۆژنامەی شەرق ڕۆژی دووشەممە پوشپەڕ لە راپۆرتێکدا نووسیبێتی لە خواردتربوونی نرخی بێکاری ژنانی گەنج لە ناوچە گوندنشینەکانی ئێران نەک بە هۆکاری بەرزبوونەوەی دەرفەتیکان لەم ناوچانە، بەڵکو بەهۆی بەشداری ژنانی گوندنشین لە کارگەری کشتتوکاڵ، ئاژەڵداری، مریشک و پیشەگەلی دەستیەوەیە. بەو پێیەی ئەنجامی کاری ئەوان ئەبێتە هۆی بەرزبوونەوەی داهاتی بنەماڵەکەیان، ئەوان لە کاتی سەرژمێری خۆیان بە پیشەدار دەناسێنن. ئەم سەرژمێریە لە حاڵێک ڕاگەیەندراوە کە لەلایەن ناوەندی ئاماری ئێرانەوە دەستنیشان نەکراوە. نرخی کاری ژنانی گوندنشین و شاری بەپێی وتەکانی خۆیان بووە یان ئەنجامی زانیاریە تۆمارکراوەکانی ئەو کەسانەیە کە خاوەنی گرێبەستی کارن، واتە ئەو کەسانەی بەپێی گرێبەستی کاری بیمەکراونەتەوە و مۆڵەتی دامەزراندنیان کاریگەری لەسەر موچەی خانەنشین بوونیان دروست کردووە. دەیان کرێکاری گومڕۆکی رازی شاری خۆی دەستیان لە کارەکەیان هەڵگرت. دەیان کرێکاری گومڕۆکی رازی
بەهۆی وەدواکەوتنی هەڵدەستی دوومانگیان دەستیان لە کارکردن لەو گۆمرەکە هەڵگرت. بەپێی هەواڵە نێوخۆیەکان دوێنێ یەکشەممە 12 گەلاوێژ دەیان کرێکاری گۆمرۆکی رازی خۆی بە وەدواکەوتنی هەڵدەستی دوومانگیان دەستیان لە کارکردن لەو گۆمرەکە هەڵگرتووە. بەرپرسان و بەڕێوەبەرانی ئەو گۆمرەکە لە شاری خۆی و باقی شوێنەکانی دیکە ڕێژەیەکی زۆریان کرێکار بە حەقدەستی کەم ڕژاندوێتەوە ئەم گۆمرەکە. بازارچەی گۆمرۆکی رازی گرنگترین دەواازەی هەناردە و هاوردەکردنی کەلوپەل بۆ وڵاتی تورکیایە کە کرێکاران لە دۆخێکی ماڵی خراپدا بەسەر دەبن. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی کارخانەی قەندی کامێران. نزیک بە 80 کەس لە کرێکارانی کارخانەی قەندی شاری کامێران لە ناڕزایەتی دەربڕین بە نەبوونی مەوادی سەرەتایی بەرهەمهێنان کۆبوونەوەی ناڕزاییان ڕێکخست. بەپێی هەواڵەکان ڕۆژی یەکشەممە 12 گەلاوێژ نزیک بە 80 کەس لە کرێکارانی قەندی کامێران لە ناڕزایەتی دەربڕین بە نەبوونی مەوادی سەرەتایی بەرهەمهێنان لە حەوشەی ئەو کارخانەیە کۆبوونەوەی ناڕزاییان سازداوە. یەکێک لەو کرێکارە ناڕازیانە ڕایدەگەێنێت لە هەر شیفتێک 42 کرێکار لەو کارخانەیە سەرقاڵی کارن و کرێکارانێک کە دەستیان داوەتە ناڕزایەتی دەربڕین کرێکارانی دوو شیفتی کاری لە خۆ دەگرێت و کرێکارانی شیفتی سێمیش بەم زوانە پێیوەست دەبن لە کرێکارانی ناڕازیەوە. بە پێو هەواڵە کرێکارانی ناڕازی دەڵێن کە لە ماوەی یەکمانگی ڕابردوو چەند جارێک پێیان ڕاگەیەندراوە کە بەهۆی نەبوونی مەوادی سەرەتایی چالاکی و کارخانەیە ڕاگیراوە و دوایین جاریش بتویانە کە ڕۆژی یەکشەممە بگەڕێنەوە بۆ سەرکارەکانیان، بەڵام دیسان مەوادی سەرەتایی بەرهەمێنان بوونی نییە. ئەو کرێکارە ناڕازیە وتیشی کرێکارانی کارخانەی قەندی کامێران سەرەڕای ئەوەی کە ساڵی ڕابردوو حەقی 3 مانگی بیمەکانیان نەدراوە لە سەرەتای ئەم ساڵدا گرێبەستەکانیان بۆ ماوەی 1 مانگ دەبەسترێت. ئەمەش لە حاڵێکدایە کە پێشتر ماوەی گرێبەستەکانیان 3 مانگ و 5 مانگ بووە. هەر بۆیە ئەو کرێکارانە سەبارەت بە داهاتووی پیشەی خۆیان نیگەرانن. گیان لە دەستدانی کرێکارێکی جۆشکاری لە سمنان. کرێکارێکی جۆشکاری لە کاتی کارکردندا تووشی ڕووداوی کار دەبێت و گیانی لەدەست دەدات. بەپێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان ڕۆژی چوارشەممە 8 گەلاوێژ کرێکارێک بە ناوی عەلیڕەزا شەهرەکی لە کاتی جۆشکردنی ئامرازێکی وشکردنەوەی کەرەسەی خاوی کارخانەی کەربوناتی سودیۆمی سمنان تووشی ڕووداوی کار دەبێت و گیانی لەدەست دەدات. بە وتەی شایەت حاڵەکان ناوبراو لە کۆتایی کارەکەی لە یەکێک لە کرێکارانی ئەو کارخانەیە داوا دەکات پۆمپی ئامرازەکە هەڵبکات بۆ ئەوەی لە ڕێکوپێکی کارەکەی دڵنیا بێتەوە، بەڵام هاوکارەکەی بە هەڵە کلیلێکی هاوشێوە هەڵدەکات و ئامرازی وشکردنەوە هەڵدەبێت و عەلیڕەزا شەهرەکی بە توندی بریندار دەبێت و لە ئاکامی گیانی لەدەست ئەدات. جێگەی ئاماژەیە بەهۆی نەبوونی خولی ڕاهێنان و دووپاتکردنەوەی خاڵە ئەمنیەکان بۆ کرێکاران ساڵانە سەدان کرێکاری بێتاوان لە ئێران و کوردستان تووشی ڕووداوی کار دەبن و گیانیان لەدەست دەدەن. مەرگی ئەم کرێکارە لە کاتێکدایە کە ڕۆژی چوارشەممە 1 گەلاوێژ کرێکارێک بە ناوی سەلام 22 ساڵ تەمەن لە کاتی کارکردن لە بینایەک لە شاری سەقز گیانی لەدەست ئەدات. هەر لەو پەیوەندەدا بەپێی هەواڵەکان ڕۆژی پێنجشەممە 2 گەلاوێژ دوو کرێکاری شارەداری شاری ماکۆ لە کاتی کارکردندا لە سەربانی بینایەکی نیوەکاری ئاینی بەردەبنەوە بە توندی بریندار دەبن. یەکێک لەو کرێکارانە لە کاتی گواستنەوەی بۆ نەخۆشخانە گیانی لەدەست ئەدات. بینەرانی بەڕێز هەر بۆ شێوەیە کە لە سەرەتای بەرنامەکەەوە ئاماژەم پێکرد تەوەری بەرنامەی ئەم جارەی کرێکارمان تەرخان کردووە بە باس و لێکۆڵینەوە لەسەر پرسی تەبلیغاتی دژ بە بیرۆکەی کرێکاری لە کوردستان و ئێراندا. هەر بەم بوونەوە میواندارەتی بەڕێز سۆران سەلیمی هاوکاری ڕۆژهەڵاتیویمان کردووە. هەوڕە سۆران زۆر بەخێر بیت. سپاس دەکەم. ئیسلامە بۆ جنابەت بۆ هاوکارانتان و هەموو بینەرانی ڕۆژهەڵاتی لایەکی جیهانەوە بەتایبەت لە کوردستانکە. سپاس بۆ ئێوە. کاک سۆران، کۆماری ئیسلامی لەناو کۆمەڵگا لەناو جامعەی ئێمەی کوردستان و ئێران بەگشتیدا هەموو دەم هەوڵی داوەکە لە ڕێگەی چەواشەکاری و لە ڕێگەی بەلا ڕێدابردنی بەتایبەت کە مەسەلەی ئێمە لەسەر بیرۆکەی کرێکاریە هەوڵی داوەکە ئەو مەسەلەیە بە شێوەیەکی ناڕاست، ینی بۆ شێوە واقعیەتەی کە خۆی هەسی نیشانی نەدات و تەبلیغات دژ بۆ بکە. مەسەڵەن بۆ نمونە ئەڵێت بیرۆکەی بزوتنەوەی کرێکاری دژایەتی لەگەڵ خودا دەکات، یا ئەوەی کە ئەڵێن ئەمە خەباتکارانی بزوتنەوەی کرێکاری یانەوێت بین و هەموو کۆمەڵگا
بە شەمشە و تراز دانیشن هەمویان یەک ئەندازە و یەک ڕەنگ بکەن. ئایا بەڕاستی وەکو دەقیقەم بڕۆمە سەر پرسیارەکە بیرۆکەی کرێکاری دژایەتی هەیە لەگەڵ خوددایان ئاینێکی تر؟ ئەوەڵ بە یەک جۆڵ عرزکەم کە بێگومان وانە بە هیچ وەچ وانە بۆچە دەدای دەست من ناخرێتم بەوە تواشاکەن ئێمە گەر تەسەورکەن کە لە ڕوانگەی مارکسیستی و تواشاکەن مەخ مارکسیستی مەلێ با تۆجبەوە کە بە تایبەت لە سەدەی بیستمە هەژمونێکی مارکسیستی لەسەر تۆ جمش کرێکاریەکان جیهانە بووگە کە بەرحاڵ ئەوان ئێتر انتهای یا آخر دەرواقع مبارزەی چینی کرێکارنەوە دەرواقع هەوڵیانداگە کە حکوومەتێکی بە ناو مەسەڵەن کرێکاری بێتە دی تەسەوەرکەن وەکو ئینسانێکی مارکسیست یا کەسێک کە ڕوانگەیەکی چەپی هەیە لەبارەی مەسەلەی کرێکاریەوە باشە ڕوانگەیەکی ماتریالیکی هەیە باوەڕی بە چتکەری غێرە تەبیعی یا غێرە مادەبوو نییە قبول باوەڕی بە دین نییە بە قۆڵ مارکس دین بە ئەفیونە جوامێزانێ ئەمما ئەو بە معنای ئەوە نییە کە ئەو شخصە بێدژایەتی لەگەڵ خوا بکات حتا یەک شخصێ ئێتر آخر چەپێکی ڕادیاڵیش بێ لە دەواقع ڕوانگەیەکی سۆکولاریەیە ئەژێ دین شتێکی شخصیە هاناو ماڵەکانە ناوێ لە دەسەڵاتا بێ وەختە تێتە سەر دەسەڵات دەواقع استفادەیەکە بۆ تەحمیق و دەواقع استثمارێ توا تەبقات یەک لەوانە تەبقەی کرێکارە ئێمە لە هیچ کوێنێ حتا شوەگەر کۆمونیستیشان نەمان دیگە کە مەسەڵەن بێن بەخوا معروفەتی تۆ ئادارکەن کە حتممە نایەخوا بپەرستینە لە چینیشی بین حتا لە زمان تحجەمای شەوریشان بوو ئەمە دەواقع ئەو بەحسەکانەوەسە کە دین وەکو شتێکی شخصیە زانوو ژە ناوێ ئاوێتێ دەسەڵات بێت و خۆ من باوەڕم بە دین نییە باوەڕم بەخوا نییە ئەو کۆمەلگا هەر کەسی هەسی بێتی وەی لە چوارچەوەی شخصیەکەی خۆیان ناوێ ئاوێتی معادڵاتی سیاسی یەک جامعە یا معادڵات اجتماعی یەک جامعە بێت ئەمە یەک دوو هەڵگەڕێنەوە بۆ ئەوڵ من لازمە عرض بکەم بۆ فرێک لەو دۆستانە کە سایەکەن هەمیشە لە فقط لە ڕوانگەیەکی سرفی ئیدۆلۆژیکی خاص خۆیان تواشیان قەزایە بکەن ئیسە چە ئەو ئیدۆلۆژیە گەرێکی مارکسیزم بێت چە گەرێکی ڕاست بێت چە گەرێکی چەپ بێت چە گەرێکی ئەسڵام ڕوانگەیەکی ئاینی بێت سری مەفاهیمەس لە بین توان ئینسانەکانە مشتەرەکە هەر لە توو تاریخیشە بووگە نمونەی عەداڵەت تۆ هیچ ئاین و هیچ ئیدۆلۆژی و هیچ مەرام و هیچ سیستمی سیاسی نامینی کە ئەدعای بێ ئێمە عەداڵەتمان نییە لە تووە قاینە ئەساسیەکان ئەوڵ شتێک نووسین ئێمە مەسەڵەن سیستمێکمان دامەرزانگە کە یەکێ لە ئەهدافمان دابینکردن مەسەڵەن عەداڵەت یەکێ لە ئەهداف ئازادیە جمهوری ئیسلامی ترخۆ نەمایەندەی تەمامیەتخاییەکی بە معنای واقعی کەلیمەست وەلێ هیچ وەخت ناژێمە ئازادیمان نێژێمە ئازادیمان نیست ئیسە بە تەفسیر خۆی خۆب بەس مەفاهیمێکەن ئەم مەفاهیمە مطلقن یعنی توا و عەقاید و باوەڕەکان باوەڕیان هەست بێ بە خۆمایە ئەدعاکەن کە ئێمە باوەڕمان بەس خۆب چەپیش واسە ڕاستیش واسە ئیالات متحدە نمایەندەی دەرواقع بچێت تا نمایەندەی لیبرالیزم واقعی لە دنیاست وەلێ هێژێمە عەداڵەت اجتماعیمان هەست باوەڕمان بە عەداڵەت اجتماعی هەست حتا مەحافزەکارەکانیان ئیساوان ڕوانگەی خۆیان هەست بە جۆرێتە تەفسیر ئەمە یەک مۆردکە ناتوانین بژی مەسەڵەن فڵانی مسلمانە باوەڕی بە عەداڵەت نییە وەلی خۆ ڕێگەی کە ئەو هینیەکە شاید لە ڕوانگەی منێ غێرە مسلمانە یا منە سێکۆلارە یا منێ چەپەوە بە خۆمە یا منێ ڕاست ئەوە نەوێەوە ئەو باوەڕی پێ هەست ئەمە یەک دوو هەرەوە کە عەرزم کە وتم ڕێگەگەلێک ڕەوشگەلێک بە گەیشتن بۆ عەداڵەتە یا مەفهومێک بەناو عەداڵەت دەواقع تەفاوت پەیاکە یەکدانە مەسەڵەن کەسێک کە باوەڕێکی مارکسیست کۆمونیستی سەرجاوەکیان تەنیا ڕێگەی کە عەداڵەت بە معنای واقعی بێت بەسڵاح ئەو عەداڵەت اجتماعی ڕایەت بگەوسە چین نەمێنێت تەبەقە نەمێنێت ناو جامعە حکوومەتی بکە دەوڵەت بتوانین بەسەر تووا و ئەبجارگەل تۆلید و نازانم ڕەوابط تۆلید و نازانم نەتیجەی تۆلید و توامانە دەرواقع زاڵ بێت ئەوە تەنیا ڕێگە کە عەداڵەت بە معنای واقعیم بێت لیبراڵی کێژە نا ئەش جامعە ئازاد بێ بەستەرێک ئیجاد کەی کە توا ئەستەدادەکان شکوفات بێتەوە بەیەک لە فەزایکی ڕقابەتەیە کە دەوڵەت ناوێت دەخاڵەتەکە ئینسانەکان بەپێی ئەستەداد دەتوانایی و کارێکەکەن بەرفەز بکەین بە هینێکە خۆ بێنەخم لە سەرمایش نەخشێک ئەساسیس ولا حتا ئێژە گەیشتن بۆ سەرمایشە دەوڵەت نایاتەوە سەرمایە تۆیشی بڕی تەلاشکەوە بە خۆمانفتی لە فەزایکی ڕقابەتیە لە ناو دیدگای ئیسلامیەکانە خۆڵقابم بێنابێنیە شتێکی مەغڵەتەیەکی عەجیب و غەریبە کە دەواقع جوابیشی نەداوەسی 4-5 ساڵێکە جمهوری ئیسلامی نێتان جوای نەداگەسەوە خۆ ئەمە ئەوە دوو من یەک شتێتر من
گەرمەوە بژم لە ئێرانە تووە ئەوانە کە بە جۆرێک بە توانەتەوەکانەوە لە جنبشکل کرێکاریە بەشداریان کردگە ئیسە چ لە بەدەنەی ئەحزاب چەپە چ لە ڕێگەی سندیکا و ئتحادیوەمانە گەرەکت بیا گەرەکتنەوەی یەک بۆ خۆیان بشێکن لەو کۆمەلگا دوو بۆ ئەو کۆمەلگا شەڕیان کردگە یا بۆ ئەو کۆمەلگا دەرواقع خەباتیان کردگە بەنظر من ناوێت دیدگایەکی ڕۆیا گرانەمان بێ ئێرە خاوە میانەس گەرەکمان بیا گەرەکمان دەوێن حتا قلنەوە دەرسێتەوە جامعە باوەڕی بە مەفاهیمی دینی و ئەرزشکەلی دینی هەست ئیسا بعضێکی بەڕاستی اعتقادی حتا بە ئیسلامی سیاسی هەست یا دینی سیاسی هەست کە فرەکە من لە جامعە مەسەڵەن لە جامعە ئێرانە بە تایبەت لە کوردستانە بعض کەسکە لە ناحیەی شخصی خۆیان باوەڕیان هەست ئێمە بوومانە حتا لەو جنبشکە چەپ و ئەحزاب چەپە بەخۆمانە کوتی ئەگەر قسەت کردا بەخوا یا بە ئیمامەکانیان یا مەسەڵ بە پەیغەمبەرەکانیان هەڵە هات بوت ینی بەڕاستی هەڵە چوو لە بەیان بێتە ناوێ ئەم شتەکە لێگە جاکەینەوە هین بێک و ئاوێتەکەین من باوەڕم بە عداوەت اجتماعیس باشە تێکۆشم بووی وەلێ هیچ وەخت هیچ پێم وانە هیچ مارکسیستێکیش حتا لە ئێرانە ئێندە چەپە هاتبێت تۆهینی کردێ بەخوا هاتبێت تۆهینی کردێ بە دین و ئاین نەفەقەت دینانی ئیسلام توا دینەکانتر ئێمە وەکو سەکولار باوەڕمانەست کە دین ئەمریکی شخصیە ناوی لە دەسەڵاتە بەشداری کات ئەشە بڕێتە ناو ماڵەکان هەر کەسێک وەکو ئەخلاق تواشایەوتی نەبکات لە چوارچێوەی شخصی خۆی ئەگەر باوەڕی پێ هەست ئەگەرش نیستی کە هیچ صرفەن مەسەلە ئەوەسە وەلی خۆ جمهوریستان بخێت تەبلیغ خۆی ئەکات گەرکی بێژم مەسەڵەن ئەگەر فڵان شخص چۆن وتم کەمە هەژمونیە دیدگای مارکسیستی بوو باعثەوە کە فکرکردن تەنیا ڕێگەی تەنیا گروهێک کە دەرواقع داکۆکی کار لە مافی کرێکارەکە حتمما مارکسیستەکانە هاتن لەوە سوێسوادیان کرد دەرواقع تەبلیغێکیان خستە ڕێگە ئەمانە دژ بەخوان ئەمە هیچ وانە من پانە هیچ مارکسیستێکی دژ بەخوان نییە ئەمە بۆ خۆم مارکسیست مواردکە بە نەم دیگە ڕفێقی مارکسیست نەدیگە کە گوێم با بەخواژە من باوەڕم پێ نییە لە کە باوەڕێست ئیرادێکی نییە ئەسڵ بە من ارتباطی پێیانەکەەوە ئەمریکی شخصی بەڵێ سپاس ئیسە لایەنێ تر لە قەزیەکە گرینە نەزەر ئەو لایەنەی کە بە جۆرایەک تەبلیغاتەکانی ئەوانیش جۆرێ بەلاڕێدابردنی بیرۆکەی کرێکاریە بۆ نمونە مرۆڤێکی ئاسایی بڕیارەدات کە باقی تەمەنی تەرخان کات بۆ خەبات لە پێناو بەدەستێنانی مافەکانی کرێکارە ئایا بیرۆکەی کرێکاری ئەو ئجازەیە پێدا کە لە پەنای خەباتەکەیە ئەو ئێتقاداتە شخصیە خۆی بپارێزێت یان نا زان کاک بێتی یان من پێم وانیە ئاسان پێویست بەو شتە بێت ئەمە هەر بەشێک لەو تەبلیغات جمهوریستانیزە من باوەڕێکی عەمیقم بە وجودی ئەفکار و عەقاید مختلفە سەباستانگەرەکە باس زۆر بەسەراحەت پێشم بە باوەڕی من قەتعەن تەنیا ڕێگەی گەیشتن بە عەداڵەت اجتماعیەوە دابینکردنی مافکرەکان لە کاناڵە مارکسیسمەوە ناگزەرێ لە کاناڵی لیبرالیزمشەوە ناگزەرێ لە سوسیال دیموکراسیەوە ناگزەرێ لە ئیسلامیش ناگزەرێ بەڵێ بۆ خۆم وەکو خۆم اعتقادم هەست ئێشە حکوومەتێک بێ کامڵەن دموکراتیک دموکراسی بە پێس و ئسقان لە ناو ناخی کۆمەلگا نەهادینە بکرێت توا دیدگاکان و بیرۆباوەڕەکان بن فعالیتکەن خۆم نیش اعتقادی خاصی خۆم مست من معتقد مست دەوڵەت نایە دەخاڵت بکات خۆ ئێوە معتقدن دەخاڵت دەکات یا دەخاڵت بکات خۆ باوەڕم بەوە نییە کە حتما لە یەک مەجراوە گزەرێت ئەمە نوع تەبلیغە کە بە نەزەر من جمهوری ئیسلامی لە تیکێکی مەسەڵەن لە بۆرهەیەکە فرش شەدید کردی و ئەرزۆن کرد بەخاتر و هژمونیە و وحشتناکێ کە مارکسیزم بووی تاواخر 1980 قبل سفر و پاشی اتحاد جەماهیر شۆروی کە وا نیشان بات کە یەکدانە کرێکار یا کەسێک گەرەیکە بڕێت مەسەڵەن دفاعکە لە مافەکانی خۆی یەک ڕێگای فرەتر نییە ئەویش ئەوە کە ئەوەی کە بیر و باوەڕی هەست بەسەڵەن ئیسا ئاینی یا غێرانی خۆ قەتعەن مەسەلە فقط ئاینیە حتى هەستەکانی حتى ئەحساسەکانی حتى ئەرزشکە ئەخلاقی ئەشی بینێتە ئەو لەولا ببێ بە مەسەڵەن کەسێکی خاڵی لە هەر شتێک دوایەوە دەستکا بە خەباتکردن بۆ کرێکار ئیسا حتمەنێکی نایە مارکسیسمیشی لێ بنن نایە کۆمونیستی لێ بنن خۆ لۆ ڕوانگە بڕێ مبارزەکە مەسەڵەن بۆ چینی کرێکار حتى تەبلیغەکانیان گەیە جێگەیەکە کۆمونیستەکان اعتقادیان بە عشق ئازاد و اعتقادیان بە ڕەوابەتە ئازادێ ئازاد منزور متوجهن کە منزور لە ئازاد خۆ ئەرزشکە ئەخلاقی لایەنە و معنانیە وێنیە
وانە من هیچ کۆمونیستێک نەدیگە باوەڕی بەوە بێت ئەخلاق ڕاستە نسبیە لە ڕوانگەی مەگەلەوە هەر جامعەیەک هەر کۆمەلگای هەر شخصی شاید تعریفێکی لە ئەخلاق بێت ولێ بەرحاڵ بەسری وسول ئەخلاقی ئیمانمان بووگە اعتقادمان بووە وانەوە مثلا ئەوان تەبلیغیان بەر عەلەی مەکردگە ئێمە فرە لەوانی هەندێم شاید شرافەتمەندانتر قەتعاً شاید کە نە بەرخوردمان لە مول مەسائل ئەخلاقی و لە عینە حەفظ سنوورگەل حفظ ئازادی گەل شخصی باوەڕمان بووکە ئەمە تەبلیغاتەوان بەس هیچ لزومێکی نییە تۆشەکەن خەبات چینایەتی خەبات ڕەگەزی خەبات نەتەوایەتی شتێکی هەدەفمەند و کولیە ولی اعتقادات ئاینی یا مەسالێک لۆ دەسەر شتکەلێکە شخصی تۆ لە ناو چوارچەوەی ماڵەکە خۆتە ئەتوانی نوێژیشکەی ولی باوەڕیشت بێ کە من و تۆ بەرابەرین باوەڕت بێ کە لازم نییە تۆ من ئەستثمارکەی باوەڕت بێ لازم نییە من 12 ساعات کارکەم تۆ لە ئاخر حەق دەستەکەشم بخەیتە لا بڕێکی ژێرسمێڵی ڕەتکەیت و نازام لەولا لە تەک ئیدارە کارە بسازی تۆ کە سۆزی چۆم شکایەتم لێ کرد من کەفمە زیندان بە پێچەوانەی ئەسڵ عەداڵەت ئەتوانی نوێژەکە تشکەی من نمونەك فرە بارز بێنمەوە کە دراوشاوەیە بە نەزم لە مێژووی کوردستانە شێخ عەزەدین شاید فرەوەکە باوەڕ نەکەن لەناو شارێک وەکسەمە فرەوەکە دیمە کۆمەڵم ئەوانم بەتابەتەکە ئەندان کۆمەڵی فقط کۆمەڵە ناسنەمانە کۆمەڵە بەناو شێخ عەزەدین نووسن شێخ عەزەدینیش بەناو کۆمەڵەوە ناسن یعنی شێخ عەزەدین ئەسڵ ناوێژنەوەی تەداعیکردنەوەی کۆمەڵەت مەلا نەبوو خۆ بنیامێکی عادیش نەبوو مەسەڵەن بژی کارێکە بەڵەخەرە باوەڕێکی بە ئیسلام هەست ئەو مەلاش بوو تاسەر ئێسقانی مەلا بوو 12 علم بوو بە قەول کوردیەکە هێژن ئەتوانی فتوا بە وەلێ لە عین حاڵە شاید بێژم هیچ مارکسیستێک بەناچێ و باوەڕی بە عەداڵەت ئیجتیماعی نەبوو تا ڕۆژێکیش کە مرد یار و یاوەر و دەرواقع پشتیوان کۆمەڵە بوو سەرفەن بەخاترەوە اعتقادە هاوبەشە کە لە زمینی عەداڵەت ئیجتیماعیە بوومان کە عەرزم کرد لاوەڵشت مسلم مەفاهیم مشتەرەکە هیچ پێویست ناکە وای اعتقادات خۆتان دینیتان حتە بنەوە لە هەر کەسێک ئازادە لە ڕوانگەیمە من اعتقادات دینیم نییە دنیازانی لە ڕەفیقیش وەسی اعتقادات دینی هەست نوێژیشە خوێنێ ئەمە هەم باوەڕی بە عەداڵەت ئیجتیماعی هەم باوەڕی بە دموکراسی هەست کۆمەڵیا بە و فرە چەشن بوونی جوانە بەڵێ ئێمە قەرار نییە من با یەکشت عەرزکەم عەداڵەت ئیجتیماعی ئەگەر چا ئەمە اعتقاد شەخسیمە بە نێوارزکەم ئەگەر چا عەداڵەت ئیجتیماعی مەفهومێکی بەڕاستی مقدس کەنە هیچ شتێک بەنظر من تەقەدوسی نییە لەم دنیا مەفهومێکی ئەرزشمەند و ئەخلاقیە وەلێ ئەوە ناتوانێت بێتە وەسیلەیەک بۆ ئەوە کە ئێمە یا بیکەین بە هەدەفێک ئانشانی کە هەر شت لە جامعە سەرکوبی کەین هیچ شتێ نەوێتەوە هیچ مەیلە نەمێتەوە تەبلیغات جمهوری ئیسلامی کارێکە جمهوری ئیسلامیەکە نە ئەوانەوە داکۆکی واقعی لە مافی کرێکارەکە وەڵێ سپاس هاوڕە سۆران کۆماری ئیسلامی لە ڕێگەی بە سیاسیکردنی ئاین و چاندنی فتنە و ناکۆکی لە ناو لە نێوان ئاینە جۆراوجۆرەکانی ناو کۆمەڵگای ئێمە ئەو پەڕی بێڕێزی بە ئەتقاداتی شخصە بە تاکەکانی کۆمەڵگاکات بیرۆکەی بزوتنەوەی کرێکاری چه نەخشە ڕێگە و پلانێکی هەیە بۆ ئەوەی کە هەم بێڕێزی بە هیچ ئاینێک نەکرێت و هەم ئەوەی کە هیچ ئاینێ نەتوانێت بەسەر ئاینێکی ترا زاڵ بێت و باڵا دەست بێت من پێم وایە بەواشی لە سێ لایە بەڕەسی کەیت لایە ئەوەڵ ئەحزابێکی چەپ کە لە تۆ ساڵی گوزشتە بەرحاڵ هەدەفیان و شعاریان مبارزەی تەبەقاتی بووگە بۆ ئێستا ڕزگاری تەبەقەی کرێکار و ایجادی یەک جامعەی بەرابەر بە بدرون تەبەقە دوو خودێ جۆمبشکەلێک کرێکاری یا حرەکەتکە لە ئاعترازی کرێکاری کە لە خارج لە چوارچەوەی ئەحزاب بووگەن یانێ پێوەستێکێکی حدەقل سیستماتیکیان لە تەک ئەحزاب نەوەگا گەرچە تەسیریان لە یەک دانیا کە تاسیریشیان بەر یەک بووگە و لە بەرحاڵ مستەقل بووگن ئەوە کە ناخۆ جەریانیس و سێ کل ماهیەتێ ئەم جەریان گەلە لە نەزەر لە ڕوانگەی ئەحزابە و من تاجێک تاریخ ئەحزاب لە دوای بەتایبەت هاتن جمهوری ئیسلامی بەڕاستیەکەم خۆت بەخۆت یەک دانە نەقشێک مثبەتیان بووگە لەم زەمینە ئەویشەوە کە نە تۆهینیان بە هیچ دینێ کردگە نە تۆهینیان بە هیچ ئاعتقادێ کردگە نە بە قەول معروفێ دژایەتیان نەتەک هیچ بیر و باوەڕێکان نەکردگە لە بەدەنەی ئەحزابە چەپا مەسەڵەن ئێمە بۆگومانە مەسیحی بووگە بگومانە مسڵمان بووگە بگومانە نازانم دینگەلتری بووگە وەلی بەلەخەرە هاتکە لێنە لەسەر یەک بنەمای مشتەرەکی ئاعتقادی مشتەرەک هاتکە مبارزەی کردکە دخالەتی لە عەرسەی دینا نەکردکە
کاری بە دین و نۆگە هەدەفێکی بگە هەدەفێکی تەبەقاتی بگە بۆ مبارزەکە ناخوداگە ئەمە یەک چ تێرێت کە ئەو حزبگەلە ئەو ئەحزابك ئەوە یانەکەکە هەدەفەکان فراتر لەوە بکە بێژن ئاغا تۆ دینتەوەسە تۆ دینتەوەسە ئەم دین مکتە ئەو دین مکتە یان ناخوداگە احترام و ڕێزێکی ناگفتە دروست بووگە لە بین تۆ ئەدیان لە ڕوانگەی ئەوانەوە و تاسیراتێنە بگە یانە تۆ وەختە تواشای حزبێکی چەبەکە یا بیر لە حزبێک چەبەکە زانی کاری بە مسلمانە مەسیحی و یەهودی وانە نییە بە پێچەوانەی جوون ئیسلامیە دوو جۆمبەشکر کرێکاری ناخۆیەک ئاهانی کە بەێزە مستەقلن فرێکیان وتم تاسیریان قەتئەن گرگە لە حزبەکانتەوە شادیش حتارتباتیان بەوە لە باحاڵ بەزار مستەقلن ئەوانیش وەختە کارنامەیان بەڕاستیەکەی بەتایبەت لەم چە ساڵ ئەخیرەکەیتە زەقترەوە بگەسەوە هیچ وەخت بەحس لە ئائین ناکرێت ئەسڵ هەدەف ئائین نییە هەدەف دینەکان و ئێعتقادات شەخسی ئینسانەکان نییە ئەو هەدەفی بە بەرنامج شتێت ڕێژان من کرێکارم ئاغا ئێستەسمارم مەکە قەرار نییە ئێستەسمار بم ئاغا من تۆ بەرابەرین من شەڕەکەم بۆەکە بلەخەرە شرایەتێک بەرابەر فەراهەم بێت بۆ مەفهوم بەناو عەتاڵە شەڕەکەم کاری بە دین و ئایین نەمکە یعنی ئەسڵ ناخوداگان نەخشە ڕێگاکە هانەوە زاتیە لزومێکی نەوەگە دانیشی نەخشە بکێشێ چۆسە ماهیەتی فەرادینیە ماهیەتی فەرا ئیدۆلۆژیکی حتا بەڕای من ئەسە کاری شتێترە هەدەفی شتێترە هەروەسە دەوڵەت جمهوری ئیسلامی ناتوانێت تێکە دەرکەفێت یعنی بەتوە سەرکوبەکانەوە هێشتا هەر پویاس بلەخەرە بخاطرەوە ئەو هەر ئسایەکە ئەم جنبشە زەدەخوازت دینگا بۆ خاطر چا هەر بۆ دەی لە چون ناتوانێت ئەسڵ و ماهیەتی دینی نییە ماهیەتی ئیدۆلۆژیکی نییە ئەو ماهیەتێکی سنفیە ماهیەتێکی تەبەقاتیە ماهیەتێکی ئینسانیە من ئەوا بێژم شاید لە باشترین کەلیمەست ئێتر وەختە تۆ خەل ئەسڵاحەکەی تەرەفەکەت وەختە تو کاری بە دینەوە نییە ئەسڵ کار بە ئێعتقادات ئیدۆلۆژیکی خەڵکەوە نییە هایت بچون إحقاق حقوق یەک طبقة قسمت عمدەی جامعە ناقڕ یەک طبقە ێژین خۆ طبقەی ماڵ نییە برا خۆ شاید 30 ملیۆن نەفەر جەمیەت ئێران بەربگرێت چەند ملیۆن نەفەر جەمیەت ئێران نەخۆی بگرێت خۆ ئیتر هینا ناڕێتە ناو چوارچێوەی دین و ئاین خۆت بە خۆت خەریکە نوعێک سێکولاریزم تەبلیغەکە نوعی فرچەشنی هەلە زاتەکەی خۆیەوە بە خۆڵ ماڵوتی خەریکە تەبلیغەکە ئەوەسە کە بەنظرم جمهوری ئیسلامی کامل لۆ نەزەر و خەر ئەسڵاح هەبێت و مەجبورە پەنا بۆ تەبلیغات بوات زۆر سپاس وەک دوایین پرسیار لە بەرنامەی ئەگە شت بام نەکردووی هەنارا بوو توێژێکم چاولەیەکرد ئێوە میوانی بەرنامە بوون باستان لەوە کرد کە تا سەر ئێسقان کوردن ئایا تاکێکی کوردی خەباتکار بە بیرۆکەی و بەو جەهان بینیە و تەسویرەی کە بزوتنەوەی کرێکاران لە جیهان هەیەی ئەتوانێت بەو هزرێکە هەیەی خەبات کات بۆ ڕزگاری نەتەوەکەی خۆی چی؟ هەڵا کاک مهدی ئەمە لازمە کەمێک شیکاری فرێتریکمەتر چون باسەکەی خوێ خۆشە چوا جنبشگەلی ڕەهایی بەخشی دنیا بڕن دانەدانێ بەڕاستی کرد فرێشێتر چون لە تاریخێ سەدەی بیستمە تقریبا شاید بژن نزیک 600 کشور حتا ئیزابە بوون و ئیستقلالیان کرد کۆلۆنیالیزم عەقب نشینی کرد لە شێوە کلاسیکەکەی خۆی چوە دواوە و دەها کشوە لە ئافریقا لە کل پەهنەی ئاسیا لە ئەمریکای قاڕی ئەمریکا و بعد هەش کە بەرەخەرە لە شەرق ئەوروپا دیمان دەها کشوەر ئیستقلالیان کرد تا جەمای شۆرەوەی کە فروپاشی 15 شوێجێدا تواو مبارزاتە ملی و ڕەهایی بەخشە کە لە تووڕی سەدەی بیستمە بەتایبەت جەریانی بوو کۆڵەکەکەی قەتعەن چینی سەرمایەدار و ملیاردەری جامعە نەبوون چینی هەژار بوون چینی زەحمەتکێشی جامعە بوون کۆمەڵی ئێمە ئێستا حزبی دموکرات خۆ بەرەخەرە ئەو 67 ساڵێژی پەرچەمداری خەباتی نەتەوایەتی ئێمەش پێوان کۆمەڵی شۆڕشکی پێوانی حتمما واسە ئەندامی کەوت بوو کۆمەڵی شۆڕشکێریش یەکەم خواستی ئەسڵیەکەی پێکێنانی دەرواقع دەستەبەرکردنی مافەکانی نەتەوەی کووردە بە هەموو پێکاتەکانیەوە مەسەلا حتەرزکەم وەێ تواشای هەر ئەندامەکان ئێم دوو حەزبەکە هەر لە ڕۆژ ئەوڵە واقعی دەسە غاڵبەی پێشمەرگە و کادر و ئەندامانی و حەزبە
کە دەرواقع سەختیەکان کوێرەوەریەکان و مبارزە و تۆ و دژواریەکانی لەسەرشانم بکە هەر خەڵبن چینی متەوەسط بەرە خواری جامعەس ڕۆک و ڕاست عەرزکەم من عەرزم کەوتم شا باوەڕم بە اقتصاد وڵاتی نەوێ هەر خۆ وەلی یەک واقعیەتی هەست چینی سەرمایەدار شاید کۆمەکەکە قەتعەن ئەوانەیە کە باوەڕ نەتەوایەتیان هەست وەلێ توام سەختی گەلە توام عشق بنێتەوە خۆشەویستی خاک و نیشتمان کێشەکە ئەین زەخت و فشار و شەون و خوونیەکان و گیان فیداکردنەکانی لەسەر چینی کرێکار و تەبقات زەحمەتکێش و سەنە حتمما کرێکار بە معنای سەنعەتیەکەی چینی زەحمەتکێش بووە ئەسەن ئێوە ئەگەر خۆشەویستی خاک و نیشتمانتان نەوێت پەیوانیەتن ماهیەتێکتان بێت ئەمە بە معنای نەجات پەرستیش نییە من باوەڕم بە بەرابەری تو ئینسانەکان ئەو بەرابەریە لە ئاستێکی لە لێوەڵێکی ملی و نەتەوایەتیشە هین پەیاکات ئەخەوە لەناو مەسەڵەن وەک مارکسیستێک حتا دەها ئێمە وتمان لە مارکسیست لە لێنین هەست کە حتا ئەژی خەباتی نەتەوایەتی بۆ ڕزگاری نەتەوایەتی ئەتوانێت بەستەرێک بێ بۆ باڵابردنە سەتحی هوشیاری مردم سەتحی هوشیاری تەبەقاتی مردم کەسەوە ڕەت ناکات بەڵێ بیرۆکەیە هیچ زدیەتی وجودی نییە اتحاد جەماهیری شۆلەی مەگەر نەمادێک لە کولی نەبوو تووە و نەتەوەکان بۆ خۆیان خودمختار بوو تەنیا دەوڵەت بوشای لە دنیا کە بە معنای واقعی کەلیمە مافی نەتەوەکانی لە چوارچێوەی خۆیدا پاراست ئەگەر کۆمونیزم مخالفە لە تەک مافی نەتەوایەتی خۆیتر هەردەشی وڵاتێک بوات و نازانم هیچ جمهوری و هیچ خودمختاری لە حەڵک لە بەرەسەس قانون ئەساسیەکەی حق تعیینی سەرنوشت بە تووە ئینسانەکان و تووە نەتەوەکان پارێزراوە خۆ ئێترمە چه دژایەتێکی لە تەکنەتەوەز بۆ بازی کەسکە هەڵەسن ئەکەنە جوواوە کۆمەڵی شۆڕژگەر ڕاستگەراز کۆمەڵی شۆڕژ ناسیۆنالیستە و ناسیۆنالیزم فکرێکی ئێرتجاعیە کوێنە فکری ئێرتجاعیە بۆ مەوتمان ئێمە نەتەوەی کورد ئەبێ زاڵ بە بەسەر دیگەرانە نا قوربان چراغێکی بە منزل ڕاواز بەمە چت حرام است تۆ ئەگەر بۆ خۆت وەکو نەتەوەی دەسەڵاتت نەبێ ئەتوانی چینی کرێکارەکە تیش ڕزگارەکەی آخر من تا نتوانم دەسەڵات بکو کوردێک گوگمە دەسەوە چۆن کارگەم بۆ دانێ کرێکاری هەژاری کورد آخر دەوڵەت تاران دڵ یەسووتێتە بۆ دانێ هەژاری کورد ئەوە بۆ سەرمایه‌دارەکەی کوردیش دڵی ناسووتێت چ بگا بە کوردە هەژارەکە ئەخەمە سەیرەیتر تۆ ئەبێ خۆت ئەوەڵ هێزت بێ کاکە بۆ پێبردنە ئەوەی کە بۆ گەرەکە بێ ئەعتقاداتەکان و بە سەمەر بنیشی ئەوەی کە گەرەکتە ئیدۆلۆژیک یا باوەڕێکە هەسێت ئەعماڵێکە ئێشێ لە دەسەڵاتە بەشداریت بێ هێزت بێ توهێن قدرەتت بێ دەرواقع دەسەڵاتی سیاسیت بێت وەوە فقط لە کوردستانە ئەمکان هەست منێ کورد لە تارانە چۆن توانم گەرەکم لە کرێکاری کورداخ دفاعکەم بەوە ئەسەن موجودیت منی قبول نییە ئەسەن بە ئینسان نازانێت ئەسەن من بە شەهروەند نازانێت ئەوەیە کە تەفەکر ناسیۆنالیستی ئێرتجاعی ئەومانە نازانم لەکوێ خەریکە شقڵەگرێت وا بڕم بتون مارکسیستەکان خوێندێ شۆرەوی نمونەی بووێتر چین ئیسە ویسیشە من ئایسیش بێژم تەبەت ئێشە حتمما سەربەخۆ بێ سلول بە سلول لەم تەرەفدار استقلال تەبەتە وەلا حدەقل احترام دارم بە دەوڵەت چین کە خودمختارێکی پێداکە یا لە سینکیان ئویغورەکان مسلمانن کاکە حدەقل خودمختارێکی داکە پیان تۆ خۆتر کۆمونیستمێتر کوێنە کۆمونیزم مخالفەتی کردگە لە تەک حق تعیینی سەرنوشتە لە تەک مبارزەی نەتەوایەتیە ئەوسەکە ناسەڵ وانە یەک وانە دوو من بە سەراحە دەرسکەم جنبش نەتەوایەتی کوردستان مەدیون چینی کرێکار و هەژاری جامعەس ڕۆک و ڕاست ئەرسکەم هەتایە بزوتنەوەی نەتەوەیی کوردستان بزوتنەوەی ملیگەرایی ڕزگاری خوازانە گەلی کورد مەدیون چینی هەژارە چون لە ئەوەڵ ڕۆژەوە لەو ڕۆژە کە دەستی پێکردگە ئەوە چینی هەژار و فەقیر و کرێکاری کۆمەڵگاز کە گیانیان بەخت کردووە تا ئایسیشە خەریکن ئەو فشارە تەحموڵەکەن ئاسیا ئەو بارە بە شار شانیان ئاگەڕن چه دژایەتێکیس بەس هیچ دژایەتێکی نییە هیچ ئەسڵ بەڵێ سپاس کاک سۆران سەلیمی هاوکاری ڕۆژهەڵاتی بۆەوەی کە دەزانم زۆر سەرقاڵیش بوون بەڵام داوەتی ئێمەتان قبول کرد و لەم بەرنامەدا بەشداریتە سپاس دەکەم سپاس بۆیەوە هاوکاران و بینەرات بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیڤی بەم شێوەیە گەیشتنە کۆتایی ئاڵلقەیەکی دیکە لە بەرنامەکانی کرێکار هیوادارم کە توانی بێتمان زانیاری پێویست لەم بارەوە بە ئێوەی بەڕێزانمان گەیاند بێت
هەتا دیدارێکی دیکە و بەنامەیەکی دیکە و پرسێکی دیکەی پەیوەندیدار ماڵەوە.